بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای 4 مانگ لە ناکۆکی شەوی ڕابردوو پەرلەمانی عێراق پرۆژە یاسای بودجەی عێراقی بۆ ساڵی 2021 پەسەند کرد کە بڕەکەی بە نزیکەی 130 تریلیۆن خەمڵێنراوە. دوای پەسەندکردنی پرۆژە یاسای بودجێ ئێستا هاوڵاتیان لە عێراق و هەرێمی کوردستان چاوەڕێی جێبەجێکردنی پرۆژە یاسای بودجەن. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین پشکی هەرێمی کوردستان بە دیاریکراوی لە پرۆژە یاسای بودجە چەندە و مانگانە هەرێمی کوردستان چەندی بۆ دێت و پرسی وەرگرتنی شەرعیەتی فرۆشتنەوت لەلایەن هەرێمی کوردستان لە پرۆژە یاسای بودجەدا لە قازانجی کێدایە وایە قازانجی حکوومەتی هەرێم حکوومەتی عێراق و تورکیاش لە پرۆژە یاسای بودجەدا چییە و جگە لەو بڕگانەی کاوپەیمانی هیوار لە یاسای بودجەدا چەسپاندونی هیچ بڕگەیەکی تری تێدایە کە لە خزمەتی خەڵکی کوردستاندا بێت. ويتم تقديم طلب من عندنا إلى اللجنة في نهاية التصويت حتى يصير سياق على كل درەنگانێکی شەوی ڕابردوو پەرلەمانی عێراق پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 پەسەند کرد کە ماوەیەکی زۆر بوو لە نێوان هەرێم و بەغدا و ناوخۆی لایەنە شیعەکانیش مشت و مڕی لەسەر بوو. بەپێی یاساکە کۆی بودجەی عێراق 129 تریلیۆن دینارە، پشکی هەرێم 9 تریلیۆن و 800 ملیار دینار و 2 تریلیۆنیش بە شێوەی کاڵا و کەلوپەل کە خواردن و دەرمان و پێویستی دیکە دەگرێتەوە دەدرێت بە هەرێمی کوردستان. نعم الموافقة حاصلة. بەپێی مادەی 11 بودجە کە تایبەتە بە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم ڕۆژانە 460,000 بەرمیل نەوت بەرهەم دەێنێت. دوای لێدەرکردنی خەرجی بەرەمێنان و گواستنەوە و بەکاربردنی ناوخۆی و بڕی تایبەت بە پترۆ دۆلار داهاتی 250,000 بەرمیل نەوت بە نرخی سۆمۆ ڕادەسی حکوومەتی فیدراڵی دەکات. هاوپەیمانی هیوای کوردستانی ڕۆڵێکی گرنگی لە جێگیرکردنی مافەدە سووریەکانی هەرێم لە یاساکە و دەرچواندنیدا هەبوو بە تایبەت کە 3 ئەندامی هاوپەیمانێتەکە ئەندامی لیژنەی دارایی بوون و ماوەی چەند مانگێک بەردەوام لە هەوڵدا بوون بۆ چەسپاندنی مافەدە سووریەکانی هاوڵاتیانی کوردستان. نعم تمت الموافقة. سێ کەس لە تەحالوفی هیوا لە لیژنەی دارایی بە درێژایی 3-4 مانگ شەونخوونی زۆرمان کردووە لەسەر ئەو موازنەیە بۆ ئەوی کۆمەڵێک مادەی گەوهری تێدا بچەسپێنین. دیارترینیان بریتیە لە مانەی خوارەوە. یەکەمیان ئیلزامکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە لیستی موچەی فەرمانبەران بنێرێ لە لە وادەیەکی دیاریکراودا کە هیوادارین پابەند بن پێوەی. مادەیەکی تریان پێوەستە بەوەی هەر پارەیەک لە بەغدادەوە دەڕوات موچەی فەرمانبەران بێ و موچە پێش هەموو شتێک ئەولەویەتی هەبێ هیوادارین پابەند بن پێوەی. توانیمان لە مادەی دا فەقەرەی یەکدا بۆ یەکەم جار دوای ئەوەی ڕێژەی هەرێمی کوردستان کرا بە 12.67 ئێمە بەیاناتمان گێڕایەوە بۆ وەزارەتی تەختیتی عێراقی کە ئەکاتە 13.93 کە ئەوە موازنەی حاکمە ئەبێ لەسەر بنیاد بنرێ. ئەوە خاڵی یەکەم و جەوهەری بوو. خاڵی دووهەمیان بریتی بوو لە دایرە ئیتیحادیەکان کە ئەو ئەرکەمان لە کۆڵ حکوومەتی هەرێمی کوردستان کردووەتەوە و چیتر فەرمانگەیە فیدراڵیەکان چاوەڕێی موچە ناکەن لە هەرێمی کوردستان بە لێبڕینەوە. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان هەر عەرقەلەیەک دروستکا بۆ ئەو بابەتە تەحملی مەسئولیەتی بڕینی قوتی خەڵکەکە و قوتی ئەو خانەوادانەی کە زیاترن لە 5,000 کەس بۆیە هەوڵی زۆرماندا لەو پێناوەدا و هەوڵی زۆریاندا بۆ عەرقەلە دروستکردن لەو بابەتە. ثانيا تصويت. سەبارەت بە دەرچواندنی یاساکە سەرۆکی حکوومەتی هەرێم لە ڕاگەیەندراوێکیدا دەڵێت ئەم یاسایە لە یەکگەیشتنێکی باش و پێویست بوو لە نێوان حکوومەتی فیدراڵی و هەرێمی کوردستان هەرچەندە هەرێم ئەوەی کە دەیویست و داوای دەکرد بەدەستی نەهێنا. هەر لە دوای پەسەندکردنی پرۆژە یاسای بودجەش قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت و سەرۆکی شاندی دانوستانکاری هەرێم لە پەیامێکی ڤیدۆییدا جەختی کردەوە کە پابەند دەبن بە جێبەجێکردنی یاساکەوە. نعم تمت الموافقة. لێرەشەوە هەموو لایەک دڵنیا ئەکەینەوە کە دەست بەجێ پابەند دەبین بە جێبەجێکردنی ئەم یاسایە و داوا لە وەزارەتە پەیوەندیدارەکانی هەرێمی کوردستانەکەین پەیوەندی بە لایەنە پەیوەندیدارەکانی فەدرالیەوە بکەن تاکو ئامادەبوونی خۆمان دەربڕین بۆ جێبەجێکردنی ئەم یاسایە. پەسەندکردنی پرۆژە یاساکە کاردانەوەی سەرکردە دیارەکانی هەرێم و عێراقی بە دوای خۆی داێنە. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق دەڵێت سەرباری هەموو تێبینیەکان پەسەندکردنی بوو جانگاوێکی گرنگە بۆ پێشەوە
بەڵگەیەکی شەکەکاری پێکەوەی و پێشکەوتن و ئۆقرەی بەدی دەێنێت و پێکدادان و قەیران نامانگەێنێت بە ئەنجام. لای خۆشیەوە بەرەم ساڵە سەرۆکۆماری عێراق لە تویتێکیدا وتی پەسەندکردنی بودجێی عێراق هەنگاوێک کە بە ڕاستەی باشترکردنی گوزەرانی خەڵک و بوژانەوەی ئابووری. هەروە نێچیرڤان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانیش پێی وایە پەسەندکردنی بودجە دەتوانێت سەرەتایەکی باش و هەندەری چارەسەری کێشەکانی دیکەی هەرێمی کوردستان و حکومەتی فیدراڵی بێت. یەکێک لەو بابەتانی کە جێگای مشتومڕە ڕادەستکردنی داهاتی 250,000 بەرمیل نەوتە ڕۆژانە بە نرخی سۆمۆ کە لەلایەن حکومەتی هەرێمەوە بەڵێنی دراوە. هاوپەیمانی هیوای کوردستانی پێشتر داوای کرد کە حکومەتی هەرێم لە بری داهاتی نەوت خودی نەوتەکە ڕادەست بکات بۆ پێی بە سوودی هەرێم تەواو دەبێت، چونکە جیاوازی زۆر لە نێوان نرخی فرۆشتنی نەوت لەلایەن هەرێم و سۆمۆوە هەیە. بە پێی زانیارەکان حکومەتی هەرێمی کوردستان هەر بەرمیل نەوتێک بە $20 کەمتر لە کۆمپانیای سۆمۆ دەفرۆشێت، بۆ ئەوەش پێویستە ڕۆژانە $5,000 بخاتە سەر داهاتی ئەو 250,000 بەرمیل نەوتەی کە دەیفرۆشێت ئەنجا ڕادەستی بەغدای بکات، کەوەش مانگانە $150 ملیۆن زیان بە هەرێم دەگەێنێت، هەر بۆی ڕێکەوتنەکە لە بەردەم مەترسی جێبەجێ نەکردنی دایە. نعم تمت الموافقة شكرا جزيلا. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لە سەرم پرسە لە هەولێرەوە میوانداری بەڕێز کاوە محەممەد ئەندامی پەرلەمانی عێراقمان کردووە. کاک کاوە زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بە دیاریکراوی بڵین بودجەی عێراق بۆ 2021 بە نزیکەی 130 تریلیۆن خەمنێنراوە. پشت هەرێمی کوردستان لەو نزیکەی 130 تریلیۆنە چەندە؟ بەڵێ کاک حەچیم زۆر سپاس سڵاو بۆ ئێوە و بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی پەیامیش. لە ڕاستیدا مەسلەی تێپەڕاندنی یاسای بودجە گرفتێکی گەورە بوو. خۆتان دەزانن ماوەی چەند مانگە لە پەرلەمانی عێراق و یەکێکە لە ئەرکە هەرە سەرچیەکانی هەر پەرلەمانێک کە پێویستی بەوەیە کە یاسای بودجە بۆ هەموو ساڵێک تێپەڕێنێ، بەڵام لە ڕاستیدا بودجەی ئەم ساڵ زۆر دواکەوت بەهۆی ئەو کێشە گەورانەی کە لەسەر بڕگە و مادەکانی هەبوو. ئەو یاسایە ئەوەی کە پەیوەندی بە پشتی هەرێمی کوردستانەوە هەیە، ئێمە لە ڕاستیدا پێمان وا بوو هەر لە سەرەتاوە کە شەڕمان لەسەر ئەوە کرد کە ببێتە دەرفەتێک بۆ پێداچوونەوەی حکومەتی هەرێم بە سیاسەتی نەوتی خۆی و بە ڕێکەوتن لەگەڵ بەغدا بۆ ئەوەی بتوانرێ کێشەی مزمینی موسەخۆرانی هەرێمی کوردستان چارەسەر بکرێت کە خۆتان دەزانن کێشەیەکی گەورە و قوڵە و تا ئێستا لە سەرەتای 2014ەوە تا ئێستا خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتیش موچەخۆران بەدەستیەوە دەناڵێنن. لەبەرەوە ئێمە مەبەستمان بوو بەو شێوە بێ کە لە خزمەتی موچەخۆران بێ، بەڵام خۆتان دەزانن کە ئەوەی کە پەیوەندی بە پشتی هەرێمی کوردستانە کەوتە بەرد با بڵێن مقاشی ئەو ڕێکەوتن و پەیوەندیە ژێربەژێرانەی کە لە نێوان هێزە دەسەڵاتدارەکانی هەرێم و هێز و لایەنە شیعیەکان هەیە کە لە جیاتی ئەوەی وەکو ڕێکەوتنێکی دامەزراوەیی وەکو پەیوەندی نێوان دوو حکومەتی فەرمی هەرێمی کوردستان و هی حکومەتی عێراق مامەڵەی پێوە بکرێەوە لە ڕوانگەی بەرژەوەندی خەڵک مامەڵی لەگەڵ بکرێ، لە ڕوانگەی بەرژەوەندی حزبی بەداخەوە مامەڵی لەگەڵ کرا و لە سوارچێوەی هەندێک پەیوەندی بۆ دەستکەوتی حزبی و ئایندەیی مامەڵەی لەگەڵ کرا. لەبەرەوە ئێمە پێمان وایە کە ئەوەی کە پەیوەندی بە پشتی هەرێمی کوردستانەوە هەیە لەو 130 تریلیۆنەی هەیە، ئێستا لە سەتا خۆی 12.67 خۆتان دەزانن تەسبیت کراوە کە یەکێک لە لێکەوتەکانی ڕیفراندۆم بوو کە خۆتان دەزانن لە دوای ڕیفراندۆمەوە ڕێژەی با بڵێن ئەو نسبەیە کە بۆ هەرێمی کوردستان دانراوە لە 107ەوە دابەزێنرا بووە لە 12.67. ئێمە توانیمان وەکو هاوپەیمانی هیوا و لێرەوە حەز دەکەم بڵێم دەستخۆشی بۆ یەکەی ئەندامانی 15 ئەندامەکەی هاوپەیمانی هیوا دەنێرم
و بە تایبەتیش هاوڕێیانمان لە لیژنەی دارایی کە زۆر پێوە هیلاک بوون و لە سەرەتاوە دەوری ئەساسیان هەبوو لەوەی کە ڕوانگە و ڕوئیای هاوپەیمانی کوردستانی لە ناو ناوەڕۆکی بودجەی یاسای بودجەی 2021 جێ بکەنەوە. ئێمە یەکێک لەو دەستکەوتانی کە بەدەستمان هێنا بڕگەی یەکی مادەی دێ کە جێگیر کراوە کە لەوەی لە 12.67 حساب لەسەر ئەوە بکرێت کە داتاکانی وەزارەتی پلاندانانی عێراق بکرێتە بنەما کە ئەویش 13.93ە کە ئەمە یەکێکە لە دەستکەوتەکانی بۆ کورد ینی بۆ هەرێمی کوردستان کە بە خۆشحاڵی شانازیەوە دەڵێن کە هاوڕێیانمان لە لیژنەی دارایی وەکو هاوپەیمانی هیوا دەوری ئەساسیان هەبوو. ئێستا ئەوەی کە هەیە بەو پێی کە ئەو 130 تریلیۆنە دانراوە 9 تریلیۆن زیاتر بەر هەرێمی کوردستان دەکەوێت و ئێمە لە ڕاستیدا دەبێت ئەوەش بزانین کە بودجە بە پێی نەفەقاتی فعلی حسابی بۆ دەکرێت ینی ئەو پارەیە کە عێراق مانگانە سەرفی دەکات لەو نەفەقاتە فعلیە حسابی ئەو ڕێژەیە دەکات کە بۆ هەرێمی کوردستان دانراوە و لە ڕاستیدا بەڵام گرفت و کێشە زۆرە لە مادەی 11 کە ئەوەی کە ڕێکەوتنی لەسەر کراوە ئەو پرۆژ ئەو دقەی کە لەلایەن حکوومەتی عێراقەوە نێردرا بوو سەرەتا بۆ پەرلەمانی عێراق لە ناو یاساکەدا کە پارتی و یەکێتی و حکوومەتی هەرێم ئامادەیان دەربڕی و گوتیان ڕێکەوتنمان لەگەڵ حکوومەتی عێراق کردووە کە با بڵێن ئەمە تێپەڕێنرێ لە ڕاستیدا دیفاعیان لەوە نەکرد بەڵکو دوای ئەوەی کە هێز و دانیشتویەکان ئەمەیان قبول نەبوو هاتن لە سەردەقێک ڕێککەوتن کە 19 مانگ 19 ئەم مانگە لەسەری ڕێککەوتن ئەو دقە گۆڕانکاری تێدا کرابوو دواتر وابوو ئەو دقەش دیسان هەڵوەشێنراوە لەبەرەوەی ڕێککەوتنێکی هەش بوو دەڵەمە بوو دیسانەوە بڕگەیەکی بۆ زیاد کرا کە ئەمە وای کرد دەست و پێی ئەوە بەسترێ کە با بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان یان حکوومەتی عێراق التیزام بەو یاسایەوە بکەن و بەرژەوەندی خەڵک لەبەرچاو بگرن مەقاسە نەمێنێ وەکو پێشتر لە سەردەمی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی هەبوو لە پرۆژە لە یاسای بودجەی 2019 کە ئەگەر هاتوو حکوومەتی هەرێم هیچ نەوت و داهاتێکی تەسلیم نەکا زەرە ئەو بڕێ کە زەرەر لە داهاتی عێراق دەدا ئەوە لە بەشە بودجێ هەرێم ببڕن و ئەوەی تریان لە بەغداوە بنێرن ئەمەشان ئێستا کە بە پێی بڕگەی ها لە مادەی 11 پرۆژە یاسای بودجە ئەوە وا دەکات کە ڕێگەلەوە بگرێ و حکوومەتی عێراق ئەو کاتە ئامادە نابێ و بە هیچ شێوەیەک هیچ بڕەپارەیەک بۆ هەرێم بنێرێ باشە پێم وایە بەڕاستی پرۆژە یاساکەەوە بە تایبەتیش مادەی 11 گرێ و گرفتی زۆرە و من پێم وایە لە ئەساسدا ئەو ڕێکەوتنەی کراوە و ئەو دقیق وەکو پێشنیاری لیژنەی دارایی دەنجی بەسەدرا بۆ ئەوە نییە جێبەجێ بکرێ بەڵکو بۆ ئەوەیە کە جێبەجێ نەکرێ باشە بەس وەکو ئەوەی کە بەڕێز وتت ئەوەی کە بۆ بڵێن بۆ خەرجیدانراوە نزیکەی 10 تریلیۆنە باز دەوەکە کە 2 تریلیۆنیش بۆ بڵێن بوارەکانی تر هەیە کە پشکی هەرێم نزیکەی بڵێن زیاتر لە 11 تریلیۆنێکە بەڵام ئەوەی کە باز دەکرێت ئێستا ماگانە ڕەنگە ئەو پشکەی بۆ هەرێم دەنێترێت لە نێوان بڵێن 800 بۆ 900 میلیار بێ هەرێم خۆی دەبێ 750 میلیار تەسلیم کە هەر 100 میلیارێکی بۆ دەمێنێتەوە کە بەڕێزی دەڵێ مەقاسەش نەماوە دەوێ ئەو بڕەپارێت بخاتە سەر هەژماری وەزارەتی دارایی عێراق اینجا عێراق بڕەپارە زیادەکەوەی کە دەمێنێتەوە بینێرێت بەڵێ وایە بێگومان بەڵام لە ڕاستیدا ئەمە سەودایەکی زەرمەندانەیە کە حکوومەتی هەرێم کردوێتی ئەگەر وەکو با بڵێن تازیریش مامەڵایان کردبێ کە خۆتان دەزانن زیاتر وەکو تازیر مامەڵی لەگەڵ پرسە دارایی و هەتا سیاسەکانیش دەکەن ئەوەی کە هەیە ئێمە وەکو هاوپەیمانی هیوا کە لە سەرەتادا پێمان لەسەری داگردەوە بوو کە هەرێمی کوردستان لە زیاتی ئەوەی نرخی نەوت تەسلیم بکە یان پارە تەسلیمی بەغدا بکە بەڵکو نەوت تەسلیمی بەغدا بکە کە ئەمە لە ڕاستیدا قازانستر بوو بۆ هەرێمی کوردستان و بۆ خەڵکی هەرێمی کوردستان و پارەیەکی زیاتر دەهات بۆ هەرێمی کوردستان چووکە هەرێم ئەو نەوتەی کە دەیفرۆشێ بە سعرێکی هەرزانتر هەر بەربینێک $9 هەرزانتر لە سعری کۆمپانیای سۆمۆ دەیفرۆشێ ئینجا کە دەڵێت دەبێت ئەقیام یان با بڵێن نرخی 250,000 بەرمیل نەوتەکە هەرێم دواتر کە دەیفرۆشێ
بیدات بە حکوومەتی عێراق بەڵام بە سعری کۆمپانیای سۆمۆ کەواتە دەبێت بۆ هەر بەرمیلێک 9 دۆلاری بخاتە سەر تا بتوانێت ئەو ئیلتیزامە جێبەجێ بکە کە لە ناو یاساکەدایان لە مادەی 11 یاساکەدا هەیە بیدات بە عێراق. من یعنی حەز دەکەمەوە بڵێم بە خەڵکی هەرێمی کوردستانیش بزانن ئەوەی کەوای کردووە کە بەو شێوەیە ئامادە بن ئەم سەفقە زەرمەندانەیە بکەن کە لە زەرری خۆیان نییە طبعاً لە زەرری خەڵکە ئەوان زەرری خەڵک بەهی خۆیان نازانن بەڵکو هەمیشە زەرری خەڵک قازانجی ئەوان بووە زەرری ئەوانیش قازانجی خەڵک بووە لەبەرەوە ئەمەیان کردووە تەنها بۆ ئەوەی هەموو شەڕەکەیان لەسەر ئەوە بوو کە لە نێو دەقەکاندا کە لە ڕێکەوتنەکاندا لە ناو لیژنەی دارایی لە کۆبنەوەکانیان لەگەڵ هەموو لایەنەکان هەمووی لەسەرەوە بوو کە تەنها پارە تەسلیم نەکەن نەوت تەسلیم نەکەن پارە تەسلیم بکەن بۆ ئەوەی نەوتەکە بەدەست خۆیانەوە بمێنێ ئەویشیان بۆ ئەوەیان بوو کە ئەو ناشەفافێتەی لە کەرتی نەوتی هەرێمی کوردستان هەیە بەردەوام بێ و داتاکان نەخەنە بەردەمیان و دواتریش بەو شێوەی کە تاڵان فرۆشی و هەرزان فرۆشەی کە مامەڵەیان بە سەرۆت و سامان و بە تایبەتی نەوتی هەرێمی کوردستان کردووە درێژەی پێ بدەن و ئەو ڕێکەوتن و ئەو گرێبەستانەی کە هەیەە لەگەڵ کۆمپانیاکان و ئەو ڕێکەوتنانە ژێربەژێرانەی کە هەیەە کە ناوەڕۆکەکەیان کەس نازانێت چیە و چۆنە و لە پێناوی سیدایەوە ڕێکەوتنە 50 ساڵێکە لەگەڵ تورکیا هەیەە هەموو ئەوانە لە پێناوی ئەوە بۆ کەنەوتەکە لە بەردەستی خۆیان بێ شەڕیان لەسەر ئەوە کرد شەڕیان لەسەر موچە و بودجەی خەڵک نەکرد بۆیە بەو شێوەیە ئامادە بوون هەم ئەو دقیقە لە 19 مانگ بڕیاری با بڵێن ڕێکەوتنی لەسەرکرا و هەڵوەشێنرایە قبوڵی بکەن زۆر بە شێوەیەکی لاواز و دواتریش لە چەند ڕۆژی ڕابردوودا کە دیسانەوە بڕیاردرا دەنگ لەسەر یاسای بودجە بدرێ لایەنە شیعیەکان بڕگەی هایان بۆ زیاد کرد کە بۆ ئەوەی مەقاسە نەبێنێت چونکە خۆتان دەزانن لایەنە شیعیەکان لە بەردەم هەڵبژاردندان و پێشتریش ئێمە چەند جار خۆتان دەزانن لە تەلەڤیزیۆنەکانی ئێوە و لە تەلەڤیزیۆنەکانی تریش ئەومان ڕاگەیان کە گوتمان هەموو لایەنە شیعیەکان تەواو ببڕای ببەر قبوڵیان نییە جارێکی تر مەقاسە هەبێ و بەو شێوەیە جاران پارە لە بەغداوە بنێردرێ بەبێ ئەوەی حکوومەتی هەرێم داهاتی نەوتیان نانەوتی تەسلیمی بەغدا بکە یان نەوت تەسلیمی بەغدا بکە ئەمەیان کرد و ئەمەشیان قبول کرد طبعاً وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەندامانی با بڵێن پارتی یەکێتی دەنجیان پێدا کە وەکو خۆی بمێنێتەوە ئەو دقە بەڵام ئێمە لەگەڵەوە بووین کە ئەبەو شێوە نەبێ بە شێوەیەک بێ کە نەوت تەسلیم بکرێ بە هەر حاڵ ئەمە یەکێک بوو لەو بڕگانەی کە با بڵێن چوارچێوەی ئەو ڕێکەوتن و ئەو سەفقەیە کە لە بینی هێزە سیاسی دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان و لە عێراقدا بوو بەڵام بێگومان من حەزەکەم دوایی باسی ئەوە بکەم ئەگەر دەرفەت بدەیت لەسەر ئەوەی کە ئێمە وەکو هاوپەیمانی هیوا لە ڕاستیدا ئەمە یەکەم تەجروبە بوو لە دوای دروستبوونی هاوپەیمانی هیوا کە بتوانین مامەڵە لەگەڵ پرسێکی گرنگی وەکو یاسای بودجەدا بکەین وە کۆمەڵی دەستکەوتی گرنگ بۆ هەرێمی کوردستان لە ناو یاساکەدا باشە دوای دێن سەر دەستکەوتەکانی هاوپەیمانی هیوا بەس ئەوەی کە باز دەکرێت ئێستا ڕەنگە بڵێن لە حدودی 100 میلیارێک 50 میلیارێک بۆ هەرێم بێت چکە بازەوەرێکێکە و قەرزانی کە بانکی بازرگانی عێراق پێشتر هەیەم لە 2014 بردوونی کە نزیکەی 5 بۆ 6 تریلیۆن دینارە دەبێت مانگاناوی شەر بڵێن ئەو قەرزانەش بداتەوە بێگومان تەوان ئەمە یەکێکە لەوانەیە کە تەوان وەکو نوکتەش باز دەکرێت تەوان لە عێراق کە خۆتان دەزانن عێراق نمونەی گەندەڵیە لە هەموو دنیا لە لیستی دەوڵەتە گەندەڵەکان لە پێشەوەیە اینجا سەرڕای ئەوە تۆ سیرکە ینی هەرێمی کوردستان ئەوەندە گەندەڵی و بێسەروبەری و کاری نادەوڵەتداری تێدا دەکرێت لەوێ وەکو دوکتە باز لەوە دەکەن کە چۆن بانک لە هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی هەرێمەوە ئیتر گشتی لێ دەدرێ و پارەی بانقەکان دەبردرێ و پارەی هەموو چین و توێژەکان خەڵک کە پارەی تەودیع کردووە لە بانقەکانە بردرێ یەکێک لەوانە ئەو پارانەیە کە هی بانکی TBI بانکی تجارەی عراقی کە خۆتان دەزانن پارەیەکی یەکجار زۆر لەلایەن حکوومەتی هەرێمەوە کاتی خۆی دەرهێنراوە و ئێستا کە بۆتە ماڵ بەسەر حکوومەتی هەرێمەوە لەو بەشە بودجەیە کە حەقی خەڵکی هەرێمی کوردستانە لە بەشە بودجەی هەرێمی کوردستان دەبردرێ و جەدوەلە کراوە بەو شێوەیە کە لە یاساکەدا هاتووە دەبێت لە ماوەی 7 ساڵدا ئەم پارەیە بگەڕێنرێتەوە بە شێوەی با بڵێن قەرز بگەڕێنرێتەوە بۆ بانکەکە. ئەمە یەکێکە لەو شتانەیە کە بەفعلی ئەمەش دیسان زەرەرە لە خەڵکی هەرێمی کوردستان و ئەو داهاتی کە بۆ هەرێمی کوردستان دێت و ئەو پارەیە کە دەمێنێتەوە شتێکی ئەو تۆ نییە بەڵام حەز دەکەم کاک حەچیمەوە بڵێم من بۆ خۆم دێرەوە حەز دەکەم بڵێم تەمەن نادەکەم و داواش دەکەم
کە وەکو خۆیان ئێستا لە دوێنێەوە خۆشحاڵی و پێشوازی خۆشحاڵی خۆیان دەردەبڕن بە تێپەڕاندنی پرۆژه یاسای بودجە بەرپرسانی هەرێمی کوردستان و باز لەوە دەکەن کە ئەوان ئامادەن یاساکە جێبەجێ بکەن. من لێرەوە داوا دەکەم و تەمەنا دەکەم کە یاساکە جێبەجێ بکەن و ئەو بەو شێوەیە کە هاتووە هەمووی بڕگە بە بڕگە و مادەی 11 وەکو خۆی بە جێبەجێ بکەن ئەگەر چی ئێمە ڕامان لەسەری نەبووە پێمان وایە پڕێتی لەکەم و کوڕی تەنها بۆ ئەوەی کێشەی موچەی خەڵک چارەسەر بکرێت. چارەسەرکردنی کێشەی موچەی خەڵک تەنها ئەوە نییە کە لەسەر میدیاکان و لە سوۆشال میدیا بێن باسیەوە بکەن کە ئێمە ئامادەین پابەندی یاساکە بین. ئەمە لە ڕاستیدا هەموو شتێک نییە، بەڵکو ئەوەی کە گرنگە لە یاساکەدا من ئەمڕۆ وتارێکیشم نووسیوە کە عیبرەت لە جێبەجێکردندایە. گرنگەوە یاساکە با جێبەجێ بکەن و بتوانن بەو پارەی کە لە بەغداوە دێەوە بەو پارەی کە لە بەردەستی خۆیانە خۆتان دەزانن کە 250,000 بەرمیل نەوت نییە بەڵکو نەک 460,000 نییە، لەوەش زیاترە کە ڕۆژانە لەلایەن هەرێمی کوردستانەوە دەفرۆشرێ. بەو هەموو پارەی کە لە بەردەستیانە بتوانن موچەی خەڵک کە دەتوانن ئەگەر مەبەستیان بێ دەتوانن موچەی خەڵک بەبێ لێ بڕین و لە کاتی خۆیدا دابەش بکەن. بەڵام لە ڕاستیدا من بۆ خۆم نایشارمەوە گومانم هەیە تا حدی نزیک لە یەقین کە ئەوان یاساکە یان جێبەجێ ناکەن یان بە شێوەیەکی ئینتقائی جێبەجێ دەکەن و ئەو گفتەشیان لە هەندێک لایەنی عێراقی وەرگرتووە کە هەر کەسە لە ماڵی خۆی شتێکمان داڕشتووە شتێک لەسەر ڕێککەوتوین ئێوە نە ئێوە ئیلتیزامێکتان هەبێ بەرامبەر بە ئێمە و نە ئێمەش شتێکتان تەسلیم دەکەین. ئەوەی کە من لێ دەخوێنمەوە ئەو نیەت هەیە کە لەلایەن هەردوولاوە هەم حکوومەتی عێراق هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەیە و زەحیەش لەو نێوانەدا قوربانیەکە ئەوەیە کە خەڵکی هەرێمی کوردستانە. باشە بەڵام تەمەنا دەکەین کە وەکو خۆیان ڕایانگاندووە ڕازگۆ بن لەگەڵ پەیامەکانی خۆیان لەگەڵ دەربڕینەکانی خۆیان بە ئیلتیزام بە یاساکەوە بکەن و بتوانن بەو پارەی کە لە بەغداوە دێ و لە دەستی خۆیانە کێشەی موچەی خەڵک چارەسەر. زۆر باشە. بەس ئەوەی کە بەڕێزت دەیڵێیت ئەوە زانیاریە کە بەلایەنە عێراقیان وتووە ئێوە لە ماڵی خۆتان و ئێمەش لە ماڵی خۆمان، یعنی ئەوە زانیاریە و پێدای حکوومەتی هەرێم هیچ پابند نابێت، هیچ بڕە پارەیەک لە بەغدادەوە نایەت. بەڵێ بێگومان زانیاریە. من حەزەکەم یەکشتان پێ بڵێم نەکەر ئەوەی کە پەیوەندی بە کورد و بە لایەنە شیعیەکانەوە هەیە، بەڵکو من حەزەکەمەوە بڵێم یاسای بودجە کە پرسێکی زۆر زۆر گرنگە خۆتان دەزانن بریتیە لە شەرعانەکردنی زۆر لە گەندەڵیەکانی عێراق، بریتیە لە سەفقاتی یعنی ئەو هێزانەی کە فاسدن لە عێراقدا گەندەڵکارن لە عێراقدا و تەحالوفاتیان هەیە و لەو ساتانە و لەو کاتانەی کە پرسێکی وا گرنگ دێتە پێشەوە چۆن بۆ یەکتری داپۆشن، چۆن پشتیوانی لە گەندەڵیەکانی یەکتر بکەن و ئەمەش ئەوەی کە لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیان لایەنە شیعەکاندا بوو و ئەوەی کە ڕێکەوتنی لەسەر کراوە ئەوەی دەنجی لەسەردرا بەشێکە لەوە و حەز دەکەم بزانن ئەوە لە بینی شیعە و سوننەکانیش بە هەمان شێوەیە. بۆ نمونە لەسەر مەسەلەی زیادکردنی ژمارەی حەشدی شەعبی دامەزراندنیان ئەنجە لە بەرامبەر ئەوە سوننەکان سەحەواتی خۆیاندا دەمەزرێنن، ئینجا لەسەر مەسەلەی ئەوەی کە پەیوەندی بە ڕعایە ئیجتیماعیەوە هەیە ئەوەندە بۆ شیعەکە دادەنرێ ئەوەندەش بۆ سوننە، ئەوەی تریشیان کە هەریەکە و پشتی من و پشتی تۆ ئەوەندە بۆ فلان پارێزگادا دەنرێ دەبێ ئەوەندەش بۆ فلان پارێزگادا بنرێ لەم پرۆژەیە دەبێ بەشی من ئەوە بێ لەو پرۆژەیە بەشی تۆ ئەوە بێ. ئەم هەموو مەسلحەتە دێتە ناو مەسلەی پرۆژە یاساکەوە بۆیە کێشەی ئاوا گەورە لە بەردەم تێپەڕانی یاساکەدا هەبوو. من حەزەکەمەوە بڵێم ئەمە بە فعلی زانیاریە. یەک شتی تر حەزەکەم ڕوونکەمەوە دەرفەتم بدەی کاک حەچیم. ئەمە لە چوارچێوەی هەندێک سەفقاتە کە لەم فترەیەدا لە ململانەکانی با بڵێن پەیوەست بە هەم یاسای محکەمەی اتحادی و هەم پرۆژە یاسای بودجە هاتوتە پێشەوە. هەندێک شت هەیە کە نزیکبوونەوە لە بینی هەندێک لەو هێزە فاسدانەی کە لە هەرێمی کوردستان هەن و لە هەمان کاتدا لەگەڵ هێزە فاسدەکانی تر بەشێک لە هێزە فاسدەکانی تری عێراق کە هاتۆتە پێشەوە بۆ هەندێک پرسی ئایندەیە لە ئێستاوە خەریکی ئەوەن کە سەفقات لەسەر پرۆژە یاسای بودجە و یاسای محکەمەی اتحادی و کۆمەڵی یاسای تر دەکەن تێدەپەڕێنن بۆ ئەوەی لە ئایندەدا لە حکوومەتی داهاتوودا بەشی خۆیان پشتی خۆیان وەربگرن و ئەو منسەبانەی کە خۆیان مەبەستیانە وەری بگرن. بۆ نمونە من حەزەکەم لێرەوە ئەوە بڵێم یەکێک لەو شتانەی کە ئێستا لەم فترەیەدا باسی لێوە کرا کە هەردوو لایەنی
پارتی دیموکراتی کوردستان و سەدرێکان لە یەکتر نزیک بوونەتەوە و خۆشیان باسییان کردو و لەو فترەیە چەندین کۆبوونیان هەبووە. ئەمە یەکێک لەو پرسانەیە کە بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتوو ئیشی لەسەر دەکەن و پارتی دیموکراتی کوردستان دەیەوێت لەگەڵ سەدرەکان کە نزیک بۆتەوە بۆ ئەوەیەتی کە بتوانێت بەشی حزبەکەی خۆی لە حکوومەتی داهاتوو لەگەڵ سەدرەکان لە ئێستاوە مسۆگەر بکە و تەنانەت باس لەش دەکرێت و بە دووریش نازانرێ کە پشتی با بڵێن منسەبی سەرۆک کۆمار کە سەرۆک کۆمار پشتی کوردە و لە ناو کوردیش خۆتان دەزانن تا ئێستاش وەکو عەرۆپی هی یەکێتی بووە لە ئێستاوە کار بۆ ئەوە دەکات کە با بڵێن منسەبی سەرۆک کۆمار لە یەکێتی بسەنێتەوە و پارتی بۆ خۆی دەستەبەری بکە کە خۆتان دەزانن لە بۆ ئەم دەورەیەش کە ئەو هەڵبژاردن لە ناو پەرلەمان بۆ هەم دکتۆر بەرهەم ساڵح و هەم دکتۆر فواد حوسێن کرا کە پارتی مڕەشەحی هەبوو ئەم جارە دەیەوێت بە یەکجاری و بە شێوەیەکی یەکلاکەرەوە بۆ خۆی ساغی بکاتەوە. ئەمێ یعنی سەیریکەن ئەم ململانیانەی کە لە بەغدا دەکرێت ئەو حزبانەی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان کە لە بەغدا دەچن وەفد دەنێرن کۆبوونەوە دەکەن سەفقات دەکەن ئەوەیە کە ئێمە هەمیشە ڕەخنەمان هەبووە هەم وەکو گۆڕان بزوتنەوەی گۆڕان هەم وەکو هاوپەیمانی هیوا کە پێمان وایە بەڕاستی هەمووی ئەوەی کە زەرمەند دەبێ ئەوەی دەبێتە زەحیە لە بەرامبەر لە با بڵێن لە ئەنجامی ئەو با بڵێن لە ئەنجامی ئەو ڕێکەوتنە حزبیانە ئەوە خەڵکی هەرێمی کوردستانە با بڵێن مافە دەستوریەکانی هەرێمی کوردستانەوە خۆتان دەزانن لە یاسای بودجەی 2021دا ڕەنجیدایەوە. باشە دوایی زۆرە سەر هاوپەیمانی هیواش دەوەستین بەس سەبارەت بەو بەرگەی کە ئێستا لە مادەی 11 جێگیر کراوە ئەویشەوەیە کە ئێستا بڵین یەکێتی شەڕیەتی لەسەری دەڵێن دەستکەوتی منە پارتی شەڕیەتی نازام سەرۆکی حکوومەت لایەنەکان هەرێکە و شەڕیانە بە دیاریکراوی ئەوەی کە پێیوەستە بە نەوت هیچ بەرژەوەندێکی خەڵکی کوردستانی تێدایە کە شەرعیت بدرێ بە فرۆشتنی نەوت چونکە ئێستا بۆ ئەوان بۆ تەسلیمکردنی داهاتی 250,000 بەرمیل دەبێت 656 ملیار دینار بدەن بە عێراق بەڵام ئەوەی کە ئێستا لە کۆی 464,000 بەرمیلەکە دێتە وەزارەتی دارایی ناگاتە 350 ملیار دینار هیچ سوودێکی خەڵکی تێدایە ئەو بەرگەیە. من حەزەکەم پێش و وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە ئەوە بڵێم کە من بەخۆم پێم وایە تا ئێمە ساحیبی ئەم دەسەڵاتدارانە بین لە هەرێمی کوردستان هیچ سەردەمی دەستکەوت نەماوە لە هەرێمی کوردستان و کورد لە سەردەمی دەستکەوتدا ناژی بەڵکو لە سەردەمی شکستدا دەژی. خۆتان دەزانن شکست لە دوای شکست دەچنینەوە ڕۆژ بە ڕۆژ وەزعی خەڵکی هەرێمی کوردستان خراپتر دەبی هەم لە ئاستی هەرێمی کوردستان و ئەو سیاسەتە لە ڕووی سیاسی لە ڕووی دارایی لە هەموو ڕێکەوە بڕۆ لە کەرتی سەحا لە پەروەردە لە هەر شتێک دەگریت هەمووی شکست لە دوای شکستە هەم لە ئاستی عێراقی کە خۆتان دەزانن پێگەی کورد ڕۆژ بە ڕۆژ لاواز و لاوازتر دەبێت هەم لە ئاستی ئەقلیمی لە هەموو ئاستێکە لە ڕاستیدا بەهۆی سیاسەتی هەڵە و ناحەچیمانەی ئەم قیادەیە شکست خواردووە وای کردووە کە ئێمە لە سەردەمی شکستدا بژین و قەت چاوەڕێ ئەوە نەکەین کە ئەوانە ڕۆژێک لە ڕۆژان دەستکەوتێک بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەدەستبێنن لەبەرەوە من پێم وایە تاکە دەستکەوت کە هیواخوازین کە ئەمە وەکو خۆیان دەڵێن دەستکەوتی منیان دەستکەوتی ئەموو ئەوە تاکە دەستکەوتەوە دەبێت کە کێشەی موچەی خەڵک چارەسەر بکەن ئێمە خۆشحاڵ دەبین و هەموو ئیشمان بۆ ئەوە کردووە وەکو هاوپەیمانی هیوا کە کێشەی موچەی خەڵک چارەسەر بکرێت ئەویش بەو شێوەیە خوارەوە ئەو نابێت لێبڕینی هەبێ بە هیچ شێوەیەک نابێت بە هیچ شێوەیەک هیچ لێبڕینێک لە موچەی خەڵک هەبێ و لە هەمان کاتیشدا لە کاتی خۆیدا بدرێت و لە ساڵێکدا 12 مانگ خەڵک موچە وەربگرێت کە ئێستا کە وای لێ هاتووە خەڵکی هەرێمی کوردستان خەون بەوە دەبینێ ساڵێک لە ساڵێکدا 12 مانگ موچە وەربگرێەوە لە کاتی خۆیدا موچەکەی خۆی وەربگرێ ئەمە لە ڕاستیدا دەستکەوتە ئەمە دەستکەوتە کە سبەی بێن ئەوان ئەگەر ئیرادە و جددیەتیان هەبێ لەوەی کە بتوانن چاکسازی بکەن بێن لیستی موچەخۆران لە هەرێمی کوردستان پاککەنەوە بێن کەرتی نەوت شەفاف بکەن بێن با بڵێن ئەو دامەزراوانەی کە زەرورن بۆ چاودێریکردنی هەموو لایەن و کەرتەکانی دارایی و نەوت و ئەوانە لە هەرێمی کوردستان بەهێز بکەن بەڵام خۆتان ببینن تەمەشاکەن دیوانی چاودێری دارایی لە هەرێمی کوردستان ئەسڵان خەڵک هەیە نازانێت دیوانی چاودێری هەربوونی هەیەیاننا سەیریکەم پەرلەمانی کوردستان چۆن بێنرخ دەکرێت ڕۆژانە کە وای لێ هاتووە کە خەڵک بمبورن یانێ قسێ دەکەم وای لێ هاتووە وەکو گاڵتە باسی پەرلەمانی کوردستان دەکەن ئەمە
ئەمە یەکە وای کردووە کە ڕۆژ بە ڕۆژ ئێمە لە هەرێمی کوردستان دۆخی هەرێمی کوردستان لە پاشەکشەبدا و پێمان وابێکە ناتوانن ئەو کێشانەی کە خەڵکی هەرێمی کوردستان بەدەستیانە لەناڵێن چارەسەری بکەن بەڵام هیوادارین ئەمە جێبەجێ بکەن سەرڕای ئەوەی کە پڕێتی لە کەم و کورتی و زۆر هیچ لە بەرژەوەندی خەڵک نییە ئەم یاسایش ئەگەر جێبەجێ بکەن و بتوانن لە کاتی خۆیدا موچەی خەڵک بە تەواوەتی بدەن ئێمە و کاتە دەستخۆشیانی دەکەین. بەڵێ سپاس دەکەم دوای ناوبڕەکە دەگەڕێم وڵاتان بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵاتان لەگەڵ ما بمێنەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاکاوە سەبارەت بە هاوپەیمانی هیوا بە دیاریکراوی ئەوەی کە دەسەڵات چەسپاندوێتی لە بڵێن شەریعەتدان بنەوت هیچ دەستکەوتێکی بۆ خەڵکی کوردستان تێدایە پاشان ئەی هاوپەیمانی هیوا هیچ دەستکەوتێکی چەسپاندووە بۆ خەڵک لە یاسای بودجەدا؟ بێگومان کاک حەچیمیانی لە ڕاستیدا وەکو سەرەتاش باسم کرد ینی ئێمە ئەوەی کەم جار بوو کە دوای دامەزراندنی هاوپەیمانی هیوا ئێمە خۆتان دەزانن پێشتر کاری بە کۆمەڵمان بێکەوە هەبوو وەکو ئەو فراکسیۆنانی کە ئێستا هاوپەیمانی هیوامان پێکێناوە بەڵامەوە لە دوای پێکێنانی ئەو هاوپەیمانێتی یەکەم جارەکە لەگەڵ پرسێکی گرنگی وەکو یاسای بودجە بێکەوە و وەکو هاوپەیمانێتی کاری لەسەر بکەین و ئەو هاوڕێیانەمان کە لە 6 ئەندام لەو ئەندامانەی کە با بڵێن هی حزبە کوردیەکانن چونکە 5 کوردنیەشێکیان عەرەبە هی پارتی دیموکراتی کوردستان کە لە ناو لیژنەی داراییدا نوێنەریان هەیە ئێمە 3 ئەندامی هی هاوپەیمانی هیوایە و 3 ئەندامی چالاکیشن لەبەرەوە ینی شەڕی باشیان لەسەرەوە کرد بوو کە بتوانین چی لە بەرژەوەندی خەڵکی دەتوانی بە خاڵپەیمان بڵێ چی ئەوە جێگیر بکەین ینی لە ڕاستیدا ئێمە نوێنەرایەتی ئێستا بێتان دەڵێن بەڵێ لە ڕاستیدا ئێمە نەک لەم پرسە لە هەموو پرسەکاندا ئێمە نوێنەرایەتی خەڵک دەکەین ئێمە نوێنەرایەتی نەحکوومەتی هەرێمی کوردستان دەکەین و نەتەنانەت حزبەکانی خۆشمان ناکەین بە دەرەزەی یەک بەڵکو بە دەرەزەی یەک ئێمە نوێنەرایەتی خەڵک دەکەین چونکە ئێمە نوێنەری خەڵکین ناومان بە خۆمانەوەی هەیە و پەرلەمانتار پێویستە لە ڕاستیدا شەڕ لەسەر بەرژەوەندەکانی خەڵک بکەوە ئێمەش هاوپەیمانی هیوامان لەسەر ئەو بنەمایە دامەزراندووە و لە لیژنەکەش لە لیژنەی دارایی و بۆ پرسی بودجەش وامان کردووە ئەوانەی کە ئێمە بەدەستمان هێناوە هەندێ مەسلەی گرنگن کە یەکێکیان لەوانە ئەوەی کە پێشتر باسم کرد بەرزکردنەوەی ڕێژەی هەرێمی کوردستانە لە 12.67 بۆ 13.93 کە لەسەر ئەساسی داتاکانی وەزارەتی پلاندانانی عێراقدا بنرێ کە ئەوەی کە پەیوەندی بە بودجێ حاکیمەوە هەیە ئەمە یەکێکە لە دەستکەوتە گرنگەکان ئەوی تریان مەسلەی گەڕاندنەوەی با بڵێن گواستنەوەی موچە و میلاکاتی فەرمانگە ئیتحادیەکانی هەرێمە کە بخرێنەوە سەر بەغدا کە ئەمە لە ڕاستیدا کێشەیەکی گەورە و گرفتێک بوو کە بۆ ژمارەیەکی زۆر لە ئەو فەرمانبەرانەی کە لەو فەرمانگانە کار دەکەن موچەکانیان بە هەمان شێوە کە لە بەغداوە دەهات بە هەمان شێوەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لیان دەبڕدراوە دوا دەخرا ئێمە شەڕمان لەسەرەوە کرد گوتمان ئێمە لانی کەمیش هەوڵ بدەین کە کێشەی ئەو موچەخۆرانە کە خۆیان فەرمانگەی اتحادین بتوانین بیخەینە سەر بەغدا بۆ ئەوەی ڕاستەوخۆ لە بەغداوە موچەکانیان وەربگرن نەک لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە کە دەستێکی ئەمین نییە لیان ببڕدرێەوە لە کاتی خۆیدا پێیان نەدرێ ئەمە بێگومان دەستکەوتێکی گەورەی هاوپەیمانی هیوا بوو کە شەڕمان لەسەر کرد نەک هەر شەڕێکی ئاسایی بەڵکو من حەزەکەمەوە بڵێم کە پارتی دیموکراتی کوردستان و فراکسیۆنەکەیان زۆر بە توندی دژی ئەوە بوون کە ئەو فەرمانگانە موچە و میلاکاتیان بخرێنەوە سەر بەغدا خۆتان ینی بێنە بەرچاوی خۆتان کە ئێمە دەمانوێت کێشەی ئەو خەڵکەش چارەسەر بکەین ئەوان قبوڵیان نەبەستن ها بۆەوەی پارەکە بکەوێتە دەست خۆیان و بە کەیفی خۆیان مامەڵەی پێوە بکەن و زیاد و کەمی بکەن و لێ ببڕن ئەوان ئێمە تەبعاً بڕگەکە بە پشتیوانی و پێداگری هاوڕێیانی ئێمە لە ناو لیژنەی دارایی جێگیر کرا لە ناو پرۆژە یاسای بودجە و دواتریش لە ئەوەی کە جەلسەکەی شەوی ڕابردوو کە هاتینە سەر مادە نوێیەکان لەشێک لە مادە نوێیەکان ئەوە بوو دەنجی لەسەردرا بە خۆشحاڵیەوە کە تەبعاً لۆبیمان بۆ کردبوو وەکو هاوپەیمانی هیوا دوای ئەوە کە دەنجی لەسەردرا کە
کە لە تەوەقعی پارتی دیموکراتی کوردستان نەبوو. من حەزەکەم بڵێم بەشێکی زۆریش لە پەرلەمانتارانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەنجیان پێدا کە دەستخۆشیان لێ دەکەین. لە بەرامبەرەوەدا فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان دەستیان کرد بە ئیمزاکۆکردنەوە سەرۆشی فراکسیۆنەکەیان هەوڵیاندا وەفعلەن زیاتر لە 50 ئیمزایان کۆکردەوە بۆ ئەوەی جارشتر دەنگ لەسەر ئەو بڕگەیەیان ئەو مادەیە بدرێتەوە. ئیتر سەرۆکی پەرلەمان خستیەوە دەنگدان، بەڵام پێشەوەی بخرێتە دەنگدان دیسانەوە ئێمە لۆبیمان بۆ کرد و بە خۆشحاڵیەوە دیسانەوە توانیمان وا بکەین کە دەنگ لەسەر ئەو مادەیە بدرێتەوە و جێگیر بکرێت. ئەمە یەکێکترە لە دەستکەوتەکان کە ئێمە بۆ با بڵێن بەشێک لە خەڵکی هەرێمی کوردستان. ئەوی تریشان بڕگەیەکی ترە کە هەر لە مادەی 11 جێگیر کراوە ئەوەیە کە نووسراوە بە دەبێت هەر پارەیەک لە بەغداوە دێت بۆ هەرێمی کوردستان دەبێت پێش هەموو شتێک بۆ موچەی خەڵک سرف بکرێن نەک بۆ ئەبوابەکانی تر. ئەمەشان ئیلزامکردنی حکوومەتی هەرێمە بەوەی هەر پارێک لە بەردەستی دابێت کە لە بەغداوە دێت دەبێت بیدات بە موچە بۆ خەڵکی هەرێمی کوردستان. یەکێکتریش لەو بڕگانە ئەوەیە کە پێویستە هەموو لیستی موچەخۆرانی مەدەنی و عسکەری تا کۆتایی مانجی 6 لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە تەسلیمی بەغدا بکرێەوە داتاکان بە ڕوونی شەفافی بدرێنە بەغدا و تەدقیق بکرێن لەلایەن دیوانی ڕقابەی مالی اتحادی و بە تەنسیق لەگەڵ دیوانی ڕقابەی هەرێم بۆ ئەوەی لەسەر ئەساسی داتایەکی مەزبوط و بێ بوونی ناوی وەهمی و دووبارە بتوانن ئەو پارەی کە تەرخان کراوە بۆ موچەخۆران بنێدرێت لەلایەن بەغداوە. ئەمانە لە ڕاستیدا جگەلەوە حەزەکەمەوە بڵێم بەشێکی تر لەو دەستکەوتانەوەیە تەرخانکردنی بڕێک پارەیەکە بۆ نمونە 15 ملیارد دینار بۆ پارێزگای سلێمانی بۆ پارێزگای هەڵەبجا بۆ هەولێر بۆ دوهۆک بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان. ئەمە شاندیسانەوە هاوڕێنی ئێمە لە لیژنەی دارایی و بێگومان وەکو بەرنامەیەکی ئەساسی ئێمە وەکو هاوپەیمانی هیوا لە ناو یاساکەدا جێگیر کراوە. باشە جگەلەوە یەکێکی تر لەو نقطانەیە کە ئێمە زۆر پێمان باشە بە شتێکی باشی دەزانین و کارمان لەسەر کردووە ئەوەیە کە لە چوارچێوەی پێداچوونەوە بە هەموو گرێبەستەکانی عێراق با بڵێن لەگەڵ لە جەولاتی تەراخیزەوە لەگەڵ کۆمپانیاکانی نەوت هەیانە ئێمە ئەوەمان وامان کرد کە لە ناو یاساکەدا بنووسرێ لە ئەنحای عێراق لە هەموو لە سەرتاسەری عێراقدا ئەمە بکرێ بۆ ئەوەی هەرێمی کوردستانیش بگرێتەوە و پێداچوونەوە بە هەموو گرێبەستەکان لەگەڵ کۆمپانیاکان لەگەڵ ئەو دەوڵەتانی کە ژێربەژێر ڕێکەوتنیان کردووە پێداچوونەوە بە هەموو ئەو ڕێکەوتن و گرێبەستانەدا بکرێ بۆ ئەوەی بتوانرێت کە هەرچی خۆتان دەزانن کە زۆربەی زۆری ئەو گرێبەستانی کە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیاکان لەگەڵ دەوڵەتەکان کردوێتی لە ڕاستیدا زەرری زیاتر بۆ لە قازانجی و بەردەوام خۆتان دەزانن پارە و غەرامەی هاتۆتە سەر و لەسەر حسابی خەڵکی هەرێمی کوردستان ئەو پارەی داوە بۆ کۆمپانیانە. باشە بەس بە دیاریکراوی ئێوە دەستکەوتان بۆ خەڵک چەسپاندووە یاخود بڵێن وەفدی حکوومەتی هەرێم ئەوەی کە بەڕێست دەڵیت پشکێرمتان لە 12.67 کردووە بە 13.9 فەرمانگەی فیدراڵەکانتان گواستۆتەوە هەر پارەیەک لە بەغداوە بێ بۆ موچە بێ هەروە پابندکردنی حکوومەتی هەرێم کۆتایی مانگی شەژ لیستی موچە بنێرێ مەدەنی و عەسکەری لەگەڵ 75 میلیارد بۆ پارێزگاکان. ئێوە زیاترتان دەستکەوتان چەسپاندووە یاخود وەفدی حکوومەتی هەرێم و فراکسیۆنەکانی دەسەڵات؟ واللهی دەزانی چی کاک حەکیم لە ڕاستیدا ئەم مەسەلەی دەستکەوت بە قیمەی پارە حساب ناکرێت بە قیمەی مەبدەئی و ئەخلاقی حساب دەکرێت. لەوەدا کە حکوومەتی هەرێمی کوردستان وەفدیان ناردووە من حەزەکەم بڵێم مەسەلەکە ناکرێت ببەستینەوە شخصی نییە بە ئەوانەی کە لەناو وەفدەکەدا بوون بەڵکو ئەمە بریتە لە بەشێک لە مەنزومەیەک کە لەسەر حسابی خەڵکی هەرێمی کوردستان دەسوڕێت وەکو ئاشێک خەڵکی هەرێمی کوردستان ئێستای هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان و ئایندەشیان دەهاڕێت ئەوان کە هاتوون شەڕیان لەسەر موچەی خەڵک لەسەر ژیانی خەڵک لەسەر بەشە بودجەی هەرێم و لەسەر ئەوە نەکردووە کە چۆن بتوانن شایستە داراییەکانی هەرێم بپسڕن بۆ هەرێمی کوردستان بەڵکو شەڕیان لەسەر ئەوە کردووەکو باسم کرد نقطەی هەرە جەوهەری بەلای ئەوانەوە ئەوە بووە هەموو شتێکیان قبول بووە بەس تەنها نەوتەکە لە بەردەستی خۆیان ببینێ بە زەرەریشەوە ینی زەرەرەکەیان قبول بووە کە خۆ
ئیشارەتت پێداوە من بۆم باسکرد و بۆم ڕوونکردنەوە کە چۆن ئەو هەموو زەرەرە با بڵێن دەبێت $9 بخەنە سەر هەر بەرمیلێک نەوت کە دەیفرۆشتن نرخەکە بدەن و نەوتەکە نەدەن ئەمە شیان قبول کردو بەس تەنها لە پێناوی ئەوەی نەوتەکە بەدەست خۆیانەوە ببینێ بەس من حەزەکەم ئەو بەرپرسانەی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان کە لە دوێنێەوە باز لە خۆشحاڵی خۆیان دەکەن بە تێپەڕانی یاساکە و دەڵێن دەستکەوتێکمان بەدەستهێناوە من حەزەکەم بەس تەنها جوابی ئەوەم بدەنەوە جوابی ئەوەمان بدەنەوە کە بۆچی ئامادە نەبوونەوە تەسلیم بکەن و ئایا ئەمە پەیوەندی بە سەروەری هەرێمی کوردستانەوە هەیە نەخێر ئەمە پەیوەندی بە سەروەری بەرژەوەندی حزبیەکان و بنەماڵە سیاسەکانی هەرێمی کوردستانەوە هەیە بۆیە ئامادە نەبوون ئەم نەوت تەسلیم بکەن ئەو زەرەرە گەورەیە لە داهاتی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان بدەن ئەمە پارەکە تەسلیم بکەن باشە کاکاوەستیدا دەستکەوت نییە ئەگە بۆ پێوەرە ئەخلاقی کە باسم کرد بیپێوین لەبەرەوە ئێمە بەڵام ئەوەی ئێمە کردومانە بەشێکی زۆر گرنگە و مستەقبەلیشە تەنها خۆتان دەزانن هەندێک لەو شتانێک کە ئێستا بۆ نمونە بڕگەی 11 کە ئەو ڕێکەوتنی لە بینی هەردوو لا کرا و جێگیر کرا ئەمەیان پەیوەندی بە یاسای بودجە هەیە کە بۆ ماوەی چەند مانگێکی ماوە خۆتان دەزانن ئێمە ئێستا کە لە مانجی چوارین سەرەتای مانجی چوارین و چەند مانگێک ماوە و کۆتایی ساڵ لە 2021 کۆتایی دێت ینی مەفعولەتی ئەم یاسایە بەڵام ئەمی تریان کە هەندێکی هەیە دەبێت بووەتە سابقا و دەتوانین شتی لەسەر بینا بکەین لەسەر مەسەلەی ئەوەی پەیوەندی بە عقودەکان و پێداچوونەوەی هەیە ئەوەی کە پەیوەندی بە مەسەلەی تەرقیقکردنی لیستی موچەخۆرانەوە هەیە ئەوەی گواستنەوەی با بڵێن موچەخۆرانی فەرمانگە ئیتحادیەکانەوە هەیە کە ئەمانە مستەقبەلی و خۆتان ئینجا بە خەڵکیش حەکەم بێ لەوەی کە ئێمە ڕوانگەی ئێمە چی بووە وەکو هاپەیمانی هیوا و ڕوانگەی هەندێک حزبی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان کە دەستی گرتووە بە نەوت و شەڕی لەسەر دەکات لە پێناوی خۆیان بۆ نەک لە پێناوی خەڵک باشە زۆر بە کورتی کاتمان زۆر کەمەوە بەس ئەو بەرگەی کە چەسپاندویانە بڵێن ئەوان تەناو بەرگیان چەسپاندووە کە دەڵێن شەرعەت بن بە نەوتەکە تەسلیم نەکەن هەرچەندە کەمێک وەڵامت داوە بەس ئەم بەرگەیە بەی شێوەیەک لە بەرژەوەندی خەڵکدا نییە کە نەوتی هەرێم شێوە بمێنێتەوە تەسلیمکردنەکەی خێری زیاتر بۆ خەڵکی کوردستان بە کورتی بێ سپاس دەکەم وەڵا کورتێکی بە کورتێکی ئەوەیە کە کاکە مەسەلەی تەسلیم نەکردنی نەوت ئەوەیە کە نایانەوێت شەفافیت هەبێ نایانەیە پێداچوونەوە بە سیاسەتی نەوتی بکەن نایانەوێت کێشەی موچەی خەڵک چارەسەر بکەن دەیانەوێت ئەم درێژە بە تاڵان فرۆشی بدەن دەیانەوێت درێژە بە هەرزان فرۆشی بدەن دەیانەوێت سەفقاتەکانی خۆیان درێژە پێ بدەن لەگەڵ کۆمپانیەکان و لەگەڵ دەوڵەتەکان ژێر بەژێر و سەفقاتی سیاسی لەگەڵ لایەنە سیاسەکان بکەن ئەمەیە مەوزوعەکە نەوت تەسلیم ناکەن زۆر ڕوون و ئاشکرایە و ئێمە لە ناو ینی خودی مەوزوعەکە داین و هەموو تەفاسیلەکانمان لەبەردەستە با خەڵکی هەرێمی کوردستان بزانێ و من حەزەکەمەوە بڵێم گرنگەوەیە ئێستا سەرڕای هەموو ئەو تەفاسیل و کەم و کورتیانە گرنگەوەیە قسەی خۆیان بێن نەدی یاساکە جێبەجێ بکەن و کێشەی موچەی خەڵک چارەسەر بکەن لە کاتی خۆیدا و بەبێ لێ بڕین موچەی خەڵک بدەن ئیتر با بەس بێ بەڕاستی خەڵک بەدەست شکستی ئەوان و بە ناحەکیمی ئەوان و بە نادادپەروەری ئەوان بناڵێنێ باشە بە کورتی سەبارەت بەوەی کە ئەگەر ئێستا هەرێم نەوتەکەی تەسلیم نەکردووە چەندە حکوومەتی عێراقی خۆی قازانجی کردووە و تورکیاش چەندە قازانجی کردووە و باسی قازانجی دەسەڵاتدارانی شت کرد کە ئەوان کۆمپانیەکان و ناشەفافەتی نەوت و کاریگەری نەوت لەسەر سیستەمی حکومڕانی و بەکارهێنانی بۆ زۆر شت ینی قازانجی عێراقیش هەیە تورکیاش هەیە بڵین کاوان نەوتەکان تەسلیم نەکردووە بۆی عێراق کەمتر پارە بنێرێ تورکیا زیاتر سوودمەند بێ بڵێ هەر سوودمەنیەکە بمێنێتەوە بێگومان ئەوەی کە پەیوەندی بە عێراقەوە هەیە عێراق وەکولانە شیعیەکان کە باسم کرد بە تایبەت ئەوان دەسەڵاتداری یەکەمن و دەوری ئەساسیان هەبووە لەو ڕێکەوتنە لەگەڵ لایەن دەسەڵاتدارەکانی هەرێم کردویانە ئەوان لە بەردەم هەڵبژاردندان دووشتیان بەلاوە گرنگ بوو یەکێکیانەوەیە کە بە هیچ شێوەیەک جارێکی تر مەقاسە نەبێ یعنی هیچ بڕەپارەیەک نەنێردرن بۆ هەرێمی کوردستان ئەگەر هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان پارە یان نەوت تەسلیمی بەغدا نەکات ئەمە نقطە هەرە گرنگەکەی با بڵێن لایەنە شیعیەکان بوو کە ویستیان ئەوە جێگیر بکەن و لە هەمان کاتیشدا یعنی شتێک بکەن کە ئەوان بڵێن بە خەڵکی هەرێمی کوردستان ئەگەر هەرێمی کوردستان ئیلتیزامی پێوەکردن بڵێن هەموو نەوتی هەرێمی کوردستانمان وەرگرتووە کە بۆیە ژمارەی 460,000 بەرمیل نەوتەکەیان داناوە نەک 250,000 بەرمیل نەوت
ئەمە گرنگ بوو بۆ ئەوان کە بە دەستکەوتی دەزانن کە هیچ پارەیەک نەنێرن بۆ هەرێمی کوردستان و بە خەڵک بڵێن ئێمە هیچ ئیلتزامێک بەرامبەر با حکوومەتی هەرێمی کوردستان ناکەین لە بەرامبەرەوەدا تورکیاش بێگومان خۆی بە سوودمەند دەبینێت لەبەرەوەی کە نەوتەکە تەسلیمی بەغدا ناکرێ و بەردەوام دەبێت لەگەڵ تورکیا بۆ درێژەدان بە جێبەجێکردنی ڕێکەوتنە ناشەفاف و ناڕوونەکەی لەگەڵ تورکیا بەستویانە. بەڵێ دو پرسیارم زۆر بە کوردی سوپاس دەکەم مادومان کردی سکەی دەچێتە بواری جێبەجێکردنەوە پرۆژه یاسای بودجەکەیانی ئەو بڕەکە پارەی کەمیش ئەگەر بێت بۆ هەرێم بۆ مانگی 1 و 2 3 پێ دوایە بێت بە کورتی بێ سوپاس دەکەم. بەڵێ سد لە ئێستاوە دەبێت دەچێتە بواری جێبەجێکردنەوە ئەتر دەچێتە وەزارەتی دارایی دەست بە دەرکردنی تعلیمات دەکرێت و دەبێت لە ڕاستیدا ئەوەی کە پەیوەندی بە نردنی موچە لە هیمانجی 1 و 2 3 هەیە دەبێت ئیلتزاماتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە بەرامبەر ئەوەدا جێبەجێ بکرێ هی مانگەکانی ڕابردوو چونکە یاساکە نووسراوە نافدە لە یەکی 2021ەوە. بەڵێ سوپاس دەکەم زۆر بەڕێز کاوە محەممەد ناوی پەرلەمانی عێراق مادومان کردی سوپاسیان وەدەبوون دەکەین کە لە هەولێرەوە لەگەڵ مامی زۆر سوپاس بۆ بەڕێستە سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.